ئەو خانووەی کە زیاتر لە 7,000 کەس تێیدا فێری خوێندەواری بوون و شوێنەوار و خانوویەکی کە لە پووری سلێمانی بوو بە مەبەستی دروستکردنی مۆڵێکی بازرگانی ڕوخێندرا. خانووەکەی نەجمەدینی مەلا لە گەڕەکی سابونکەرانی سلێمانی بە ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکان ڕوخێندرا. بەداخەوە کۆمەڵێک بازرگان کۆمەڵێک کەسی ناسراو لەم سنوورە هاتوون ئەم شوێنیان ڕوخاندووە کە کارەساتێکی زۆر گەورەیان کردەوە لەوە کارە حیزبیە کۆمپانیای شایع و بەناوبانگن هەمووان زانن و کارەساتەکە لەوە زیاترەوەتانێ لایەنە پەیوەندیدارەکان مۆڵەتیان پێداون کە ئەم شوێنە بڕوخێن و کێ مۆڵەتی پێداون بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی کە شوێلایەنێکی معنین بەم بابەتە ئێمە قسەمان لەگەڵا کردوون ئەڵێ دیزاینەکەی لە لای ئێمەیە مۆڵێکی مۆدێرنی دووقات دروستەکەن لەم سنوورەدا کەمە خۆی بۆ خۆی گرفتە بە پێی یاسا هەرچەند دوو بڕیارەڵم یەکەم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە لە ساڵی ڕابردوو TOR-ێکمان پەسەند کردووە بە دەنگی زۆرینەی ئەندامانی ئەنجومەن نابێت ئەو شوێنانەی کە کەلەپور و شوێنەوارین دەستیان بۆ ببرێت و بشێوێنرێت چونکە ئەمە یاسا ینی ڕەدی کردوێت ئەمە نابێت دەستی بۆ بێت دوو بە پێی یاسا هەر کەسێک هەر شوێنەوارێک بڕوخێنێت دەستی بۆ بوات و تێکی بدات عقوبەکەی دووشتە یەکەم ئەوەتانێ ئەبێت بۆ ماوەی 6 تا 7 ساڵ عقوبە سجن بکرێت دوو ئەبێت لیژنەیەک ئەو شوێنە بخەمڵێنن کولفەکەی چەندێک بێت 6 ئەوەندە غرامەی ئەو شوێنە بکەنەوە پێویستمان بەوە هەیە کە هەڵوێستەیەکی بە زۆرێکی یاسایی بکەین کە نەکڕێگە بگرێت ینی ئەم جوارانە دووبارە نەکرێتەوە بگرێت بکەری ئێرە چاو لێ پشیکەری ئەوەی کە ئەم کارەساتە ڕوویداوەرە پێویستە ڕوبەڕووی یاسا بکرێتەوە بە زۆرە بوێتە عیبرەت و دەرس بۆ هەر بازرگانێک کە بێ دەست بۆ شوێنێکی وابەرێ بۆ هەر لایەنێکی حکومی کە چاوپۆشیە کالەوەی کە شوێنێکی دیکەی ئاواهی لێ بکرێت من دڵنیام ئەگەر ئەمە تێپەڕێ هەموو شوێنەکانی دیکەمان لە بەردەم مەترسی لە ناوچوون و وێرانکاری و کڕینانە لایەنە سەرمایه‌دار و بازرگانەکانەوە ئەو پێویستی بە هەڵوێستێکی ئاینی نیشتیمانی یاسایی هەیە کە هەمومان لێ بەرپرسین ئێمە بەرپرسین وەکو ئەنجومەنی پارێزگا شارەوانی و شوێنەوار و قایمقامێت و پارێزگا و کۆمەڵی مەدەنی و لایەنە سیاسەکانی شتانە دووکێک لێرە مەسئولیتمانێت چونکە ئەمە ئێرە تەنها مێژووی سوسیێکی ئەم شارە مێژووی هەموو سلێمانیە بۆ هەمومان مایشانازێ هەمان لە بەردەم پرسیارەتیان بۆ ئەم سەدا 90 خانووەکە لە پووریەکانی سلێمانی بەهۆی نۆژەن نەکردنەوەیان لە بەردەم مەترسی لە ناوچووندان سەرڕای ئەوەی پێش چەند ساڵێک نزیکەی 100 خانوو دەستنیشان کرا بۆ نۆژەنکردنەوە بەڵام نەتواندرا نۆژەن بکرێنەوە گەرچی بە پێی یاسا ئەو خانوانەی حجزی شوێنەواریان لەسەرا ڕوخاندنیان لە ڕووی یاساوە قەدەغەیە بەڵام خانووەکەی نەجمەدینی مەلا نەتواندرا پارێزگاری لێ بکرێت و لەگەڵ زەویدا یەکسان کرا. دیارە ڕوخێنراوە بۆ کاری بازرگانی وەک ئەوەی چێ ڕوخانوێتی نازانین چێ ڕوخانوێتی بەڵام ئەو دایرە معنیانەی کە بەرپرسن لەم ئیشە ئەوانە موافقەی ئەوەیان بۆ کردوون کە ئەم خانووە بڕوخێت دیارە حجەی ئەوەش هەیە کە ئەم خانووە مڵکی ئەو هاوڵاتیە خۆیەتی مڵکی دەوڵەت نییە حجەی ئەوەش هەیە کە لە ساڵی 1990 تێک دراوە ئەم خانووە بەشێکی و دوو خانووی گڵ لە دواوە ماوە تەیر و بازاڕێکی وەک بازاڕەکانی کە بووە لە سابونکەران و ئەمە حجە نییە بۆ وێرانکردنی مێژووی خۆمان و من ئەمڕۆ بۆیە ئەم کۆنگرە ڕۆژنامەیە پێم باش بوو بینە بەر دەرکی سەرا با هەمومان پرسین بۆ سەرای سلێمانی ناکرێ بە مۆزەخانە با هەمومان بپرسین بۆ ماڵی پیرەمێرد ناکرێ بە مۆزەخانە با هەمومان پرسین ئەو چەکانەی کە لە پشتی سەرای سلێمانیەوە لە کاتی نۆژەنکردنەوەی بینای سەرای سلێمانی کە دەرهاتوون بۆ ئێمە وەکو ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد لە ساڵی 2020 پرۆژەمان هەبوو کە ئەم چەکانە نۆژەنکەینەوە لە ناو سەرایە نمایشکرێ بەداخەوە تا ئێستا هیچ جوابێکمان لێ نەدراوەتەوە بەڕاستی ئەگە فریان نەکەوین گەڕەکی سابونکەران و گەڕەکی مەڵکەنی و گەڕەکی شێخان لە پشتی سەرای سلێمانیەوە و گەڕەکی کانیاسکان و ئەم حەو گەڕەکەی کە لە ناوەندی شاران کە بەشێکی مێژووی دێرینی شاری سلێمانین ڕۆژ بە ڕۆژ ئەم خانوانە بەرەو لە ناوچوونە چوون و پێویستە لێرە ئێمە بە هەمومان بە هەموو ڕاگەیاندنەکان بە خەمخۆرانی مێژوو و بۆ کەسانی دڵسۆزن بە شوێنەوار و کەلەپور پێیان بڵین تکایە بەسە مێژووی خۆمان با بە دەستی خۆمان تێکنین. شوێنەوار و خانووەکە لە پووریەکان مۆرکی شارستانی هەر وڵات و شار و ناوچەیەک دەردەخەن گرنگی تایبەتیان پێدەدرێت بەڵام لە کوردستان بەهۆی نۆژەن نەکردنەوەیان زۆربەی هەرە زۆریان ڕۆ و لە ناوچوونن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.